هەر هەمووی یەک پاکێجە بریتیە لەوەی کە ئەردۆغان و دەوڵەتی ئاکەپە مەهەپا هیچ دەستکەوتێکی گەلی کورد ناخوازن بوونی هەبێ لە هەر پارچەیەکی کوردستاندا ئەوان دەستیان بڕوە و بتوانن کاریگەری دروست بکەن ئەوان زەبری خۆیان ئەوە شێنن بۆ لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد مخابن پارتی دیموکراتی کوردستان بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا و بە تایبەتیش لەگەڵ ئەردۆغان و ئەکەپە کەوتۆتە ژێر کاریگەریەکانی سیاسەتی دەوڵەتی ئاکەپە و مەهەپەوە و هەموو فشارەکان لەلایەن ئەردۆغانەوە بەڕێ دەکرێت بەداخەوە ئێمە پێمان ناخۆشەوە ناخوازین بە هیچ جۆرێک پارتی یان هەر هێزێکی تر لە مەیدانی سیاسی لە کوردستاندا بکەونە ژێر کاریگەری دەوڵەتانی داگیرکەرەوە بە پێچەوانەوە ئێمە ئەخوازین هێز و لایەنە سیاسیەکان خاوەن بیر و باوەڕ و بەرنامە و کار و خەباتی سیاسی خۆیان بن بە دڵنیایی وهایە هەتا ئێستا ئەوەی گەڕانەوەی سوپای عێراق کە پارتی لەگەڵ عێراق ڕێکەوتووە بۆ گەڕانەوەی سوپای عێراق و داوایان لەکە بۆ شنگال بگەڕێنەوە ئەوە بۆ خۆی جارێکی تردان پێدانانەوەیە بەوەی کە شنگال کوردستان نییە بەڵکو بەشێکە لە خاکی عێراق یعنی تۆ لەلایەکەوە ئەڵی من شەڕی کەرکووکەکەم و لەلایەکەوە ئەچی لەگەڵ عێراق ڕێەکەوی شنگال ڕادستی عێراقەکەیتەوە شنگال بۆ خۆی ئیدارەیەکی خۆبەڕێوەبەریەیە هێزی پاراستنی ڕەوای خۆی هەیە بە چ مافێک تۆ ئەو کارە ئەەکەی لەبەرەوە ئەمە زۆر ڕاستە یعنی تۆخکردنەوەی سنوورەکانە جارێکی تر وەدان پێدانانە بە سنوورە دەستکردەکانی هەر چوار پارچەی کوردستان و دابشکردنەوەی کوردستانە بە جۆرێکی تر بەڵام ئەم جارە لەسەر دەستی حیزب و لایەنی سیاسی کوردستانی بە فۆرمێکی نوێ و بۆ مۆدلێکی نوێ ئەم دەسەڵات لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکە خاوەن هیچ جۆرە سەروەرەیەک نییە خاوەن هیچ بڕیارێکی نیشتمانی نییە لەبەرەوە هەر ئەم ناونیشانە خۆی لە خۆی ئەومان پیاڵێ ئەگەر دەسەڵاتێک خاوەن سەروەری و بڕیاری نیشتمانی خۆی نەبێ بۆ هاوڵاتیەکانی بۆ مرۆڤ بۆ کورد ئەمجا لەبەرەوە بێ چاوەڕی بەداخەوە هەموو بڕیار و ڕفتارێکی نەگونجاو و نانیشتمانی و نادیموکراسی لێ بکەی ئەم هەرێمەی ئێمە کە خۆی لە خۆیان کە لەوانەیە پرسیارەکەت بۆ ڕۆژاوای کوردستان بێ بەڵام من پێتەڵم با لێرەوە دەست پێ بکەین ئەگەر هەرێمێک کە هەرێمی کوردستانە دەسەڵاتەکەی وای لێ هاتبێت هەر بەشێکی و هەر دەسەڵاتێکی دەسڕۆیشت لەم هەرێمە بەسرا بێتەوە بە وڵاتێکی دراوسیەوە وڵاتێکی داگیرکەرە وڵاتێک بۆ هاونیشتمانەکانی خۆی دیموکراسی نێتەوە بێ چاوەڕێی چی لێ بکەی لەبەرەوە ئەم هەرێمە ئێمە بەداخەوە هەرێمێکی بێدەرگا و پەنجەرەیە کە هیچ پەرژینێکی نییە بۆی هاوڵاتیەکانی خۆی بپارێزێت و هەر سەیری ئەم واقعی هەرێمی کوردستان کە سەیری مێنەتی و ژیانی هاوڵاتیەکانیم کە لەبەرەوە گەڕێمەوەڵم بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان وەکو دەسەڵاتێک و لایەنێکی سیاسی دەستڕۆیشت و وابەستە نییە بە بڕیارێکی نیشتمانیەوە بۆ هاوڵاتیەکانی و بگرەوە بەبستەیە بە وڵاتانی هەرێمایەتیەوە بە دیاریکراویش من لەم لاوە ئەڵێم تورکیای داگیرکە لەم لاوەڵێم ئێران لەبەرەوە هەرچی بڕیارێکی نانیشتمانی بێ لەبەرەوە چاوەڕێیەکەیت وکەوە بە دڵنیایی و بە زیان پێش ئەوەی بۆ کوردانی ڕۆژاوا بێ بە زیان بۆ خودی هاونیشتمانیانی هەرێمی کوردستان و باشووری کوردستان من پێم وایە ئەو سنوورە دەستکردانەی کە لە سایکزبیکۆ تا ئێستاش ئەم دەسەڵاتە لە باشووری کوردستانەوە زیاتر تۆخی کاتەوە سنوورێک کە بە خوێن سڕابێتەوە بە قوربانیانی ڕۆڵەکانی هەر چوار پارچەی کوردستان ئێمە لە کۆبانیە بینیوام شەقامی سیاسی لە باشووری کوردستان و هێزی پێشمەرگە و خەڵکانی خۆبەش چۆن بەسەر هەموو ئەو سنوور دەستکردانە پەڕینەوە هاوشانی هێزی یەپەگە و گەریلات توانیان هێزی داگیرکە دەرکەن لەبەرەوە هەر جۆرە پلان و نەخشەیەک لەلایەن هەر دەسەڵاتێکەوە بە نمونەی دەسەڵاتی باشووری کوردستانیشەوە بێجارێکتر ئەو سنوورانە دەستکاری بکاتەوە بۆ بەرژەوەندەکانی داگیرکەرەکان و بۆ بەرژەوەندەکانی مانەوەی خۆیان من پێم وایە هەر ئەو خوێنە ئەیپارێز و خوێنی گەلەکان و خوێنی گەلی کورد لە کوردستانی باشوور و هەر چوار پارچەی کوردستانە هەرگیز ڕێگە نادات بۆ پلانانە دووبارە بێتەوە هەر ئەو قوربانیدانە و ئەو یەکگرتوویە لە هاوخەباتیە من پێم وایە هەموو ئەو نەخشە و پیلانانە پوچەڵاکاتەوە.